هەمیشە خۆمان بە خزمەتکاری خەڵکی دەزانین و هەتا ماوین دەرگامان بۆ خەڵکی هەولێر و کوردستان کراوە دەبێت. خزمەتکاری میلەتی خۆمانین! خزمەتکاری میلەتی خۆمانین! ئەمە گوتەی عەبدوڵڵا فەرهاد جەلیل خەیاتە کە هەمیشە لە کۆڕ و مەجلیسەکان دەیڵێتەوە. عەبدوڵڵا لە هەفتەی کانونی دووەمی ساڵی 1982 لە هەولێر لە بنەماڵەیەکی ڕەسەن و دیار لە دایک دەبێت کە دکتۆر فەرهادی باوکی بە دکتۆری پێشمەرگە ناسراوە و جەلیل خەیاتی باپیری کەس نییە لە هەرێمی کوردستان و عێراق تەنانەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش ناوبانگی نەبیست بێت بەهۆی کارە خێرخوازیەکانی. عەبدوڵڵا هەر لە تەمەنی منداڵیەوە بە دوای زانست و زانیاریدا دەگەڕێت. خولیایەکی زۆری بۆ فێربوون هەبووە بۆیە تەواوی قۆناغەکانی خوێندنی بەسەرکەوتووی تەواو دەکات. ئەو جیا لە زمانی کوردی زۆر بەباشی دەتوانێت بە زمانی عەرەبی، ئینگلیزی و تورکی گفتوگۆ بکات و بەهۆی لێهاتووی و زیرەکیەکەی لە زانکۆی سەلاحەددین لە کۆلێژی یاسا دەست بە خوێندن دەکات تا دوجار بە پلەی نایاب بڕوانامەی بەکەلاریۆس بەدەست دەهێنێت. عەبدوڵڵا تەنها پشت بە ناوبانگی بنەماڵەکەی نابەستێت. ئەو خۆی ئەسپی خۆی تاو دەدات و دەست بە کاری پارێزەری دەکات. هەرزوو دەبێتە ناوێکی دیار و ناسراو. چەندین کۆمپانیای ناوخۆی و بیانی هەوڵ دەدەن ڕازی بکەن تەنها بۆ ئەوەی کاریان لەگەڵ بکات. عەبدوڵڵا فەرهاد ماوەی زیاتر لە 19 ساڵ خزمەتی هەیە وەکو پارێزەری ڕاوێژکار لە بوارەکانی کارگێڕی و بازرگانی. ئێستاش خاوەنی چەندین کۆمپانیایە، یەک لە کۆمپانیەکانیشی لە بواری پزیشکیە کە لە کاتی شەڕی داعش و ڤایرۆسی کۆڕۆنا خزمەتی زۆری پێشکەشی سەدان پێشمەرگە و نەخۆش کردووە و چەندین برینداری لەسەر ئەستۆی خۆی ڕەوانەی دەرەوە کردووە و چارەسەری کردوون. جیا لەمانەش دەیان نەخۆشی لەسەر ئەستۆی خۆی ڕەوانەی وڵاتانی دەرەوە لە نمونەی وڵاتانی هیند و تورکیا کردووە و تاوەکو ئێستاش بەردەوام لەسەر ئەستۆی خۆی دەرمان و پێداویستی پزیشکیان پێشکەش دەکات. عەبدوڵڵا و بنەماڵەکەی جیالەوەی ڕۆژانە لە مزگەوتی جەلیل خەیات خواردن بۆ سەدان کەس ئامادە دەکەن و لە ڕێگەی ستافەکەی خۆراک بە ماڵە هەژارەکان دەبەخشێت. هەموو ساڵێک لە وەرزی هاویندا ئاو بۆ ئەو گەڕەکانە دەبات کە کێشەی کەم ئاویان هەیە. هەروەها هیچ داتایەک لە کارە خێرخوازەکانی تۆمار ناکەن چونکە ئەوان دەڵێن ئێمە خێر بۆ خودای گەورە دەکەین و خێر نابێت حساب بکرێت. دوای ئەو هەموو خزمەتە ئێستا عەبدوڵڵا فەرهاد جەلیل خەیات دەیەوێت ئەزموونی خۆی بگوازێتەوە پەرلەمانی کوردستان و لەوێ خزمەتی هاونیشتیمانیانی بکات و ببێتە دەنگی ئەو کەسانەی دەنگیان ناگات. بۆ ئەماش بەڵێنی بە خودای گەورە داوە دوای چوونی بۆ پەرلەمان لە خزمەت و یارمەتیدانی خەڵکی بەردەوام بێت. عەبدوڵڵا فەرهاد جەلیل خەیات لەسەر لیستی 190 سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان بە ژمارە 45 کاندیدا. بۆیە گەر دەتانەوێ خزمەت بکرێن و دەنگتان بۆ کەسێک بێت کە شایستە بێت و خزمەت بە ئێوە بکات، دەنگ بە عەبدوڵڵا فەرهاد جەلیل خەیات بدەن کە لە بنەماڵەیەکی ڕەسەنە و هەمیشە لەگەڵ خەڵکی هەولێر و کوردستاندایە و بە بەردەوام دەرگایان بۆ هەژار و نەداران کردوتەوە.